طبعا هەستێکی تایبەتە ترەوە من هەر پێش ئەوەی کە دەستکەم بە سعی ئامانجم یەکەمی بوو بەڵام ئەو لە ڕووی بەشەوە نەشمەزانی ینی زیاترە میز خۆم بدۆزمەوە لە بەشەکانە بۆیە جارێ دڵنیانیم بەڕاستی چ بەشێک دڵنیا بووم کە سەنان وە نەشمەزانی ئەو هەڵەیە ئەبێتە هۆیەوەی کە دووەم بم یان ئەبێتە هۆیەوەکە یەکەمم چکە نەمەزانی سڵی هاتووەیان نا بەڵام الحەمدولیلا بوو هۆیەوەی کە یەکەم بم بەس لەوانەکانی تر و لە پرسیارەکانی تر لە هەمویان دڵنیا بووی کە هیچ شتێک هەڵە نییە بەڵێ بەعامە الحەمدولیلا دانی سێری وەڵامەکانم کردو هەستمە کرد کە باش بۆمێتیایەوە هەڵم نییە لە دەرسەکانی ترە من هەر لە هاوینەوە بە تەواتی تەرکیزی خۆمیا بە هەموو دەرسەکان و ئەوەی کە لە کاتی مەکتەبام کرد معدل 4 بۆ 5 ساعات بوو و کاتی ئیزنەکەش 9 بۆ 10 ساعات و ئەوەی کە گرنگە تۆ ئوسلوبی دەرسەکە بناسیتەوە بۆ نمونە ئەوانەی کە علمین زیاتر وەکو تێگەیشتنە بتوانی بۆ خۆتی شەرحکەیتەوە بچکە تۆ بەپێی تێگەشتن جواب بیتەوە لە کاتی امتحانە وەجیالەوە ئەدەبیشمان هەیە ئەمە دەرسە ئەدەبیەکان من هەوڵمایە بیڵێمەوە لەبەر خۆمەوە تا بەگوێ لەبەرم بێ بە چاو لەبەرم بێ و داواش بینوسمەوە بە دەستیش لەبەرم بێت تا بە تەواتی زەبستیکەم الحەمدولیلا من هەر لە هاوینەوە ژینگەیەکی زۆر لەبارم هەبوو ئەوەی کە خۆم ویستومە لەو ژینگەی خوێندنەوەی کە هەمە هەم بۆ دایک باوکم هیچ کەم و کورتێکیان نەبووە الحەمدولیلا خوشک و براکانم عایلەکەم بەڵام ئەوە بوو لە کاتی ئیزنەکە زەختێکی زیاترم لەسەر بوو و چکە ئەمە زیاتر لە ناو شارین دەنگی ماتۆر و دەنگی سەگوەمانە زیاتر زەختی خسمە سەر بۆیە مەجبور بووم بچم بۆ ماڵی پورم